ئێستا ئێمە لە ماڵۆ لە ئازەبانەوە دەرەچین بەرەو شاخەکەەوە ئەچین بۆ شاخەکە بۆ تەماشای ئەم شاخە و بۆ تەماشای مایندەکان لەم شاخە بەزێ پێیان ئەڵێن ڕەوەکەیش جوانە بەهارە و ئەم تەڵەدارە کۆنە لەبەر ئەوە ڕشکی ئەو دارە لەو شاخە هاتێتە ئەم بەرەوە ئەم عەرزەم توێساین پشتا پشت باسیەکەن ئەڕوا بۆ دەوری 500 و 600 ئەو ناوە بەس بەخوا زیاتر تەمەنێتی تەمەنی لە 700 ساڵ زیاتر بە پێی ڕیشەرمەکان کە باسییان کردێ مەسەلەن ئەم بۆ ئەو بۆ ئەو تەمەنی زۆر هیچ کەسێ تا ئەیسا نازانێت ئەو دارە ئەوە بەو شێوە بینمان ڕیشەرم و کەس نەیبینیوە هەتا ئیسا لەم دیا کە باسکە کەس نەیدیە کامە چۆن بووە بەسەر بەو شێوە سەوز بە سروشتیە ئەم جادە حکوومەتی بەعەز دروستی کرد بەس ئێمە دەستمان ناپێ و نایاڵین تێک بچێ بدەست ئەگەر لێوانە بن لە بەردەمانە ئەڕۆین وەسایلەکە ئەڕۆین بە بۆلاتر حتممە لەو بەردەمای ئەوەی ئەوێ بەس 100 دەست ئەم بەردەمەکە لە پێشی بارکردنیش هەر ماین و ئەسمان بووە بەس ئەو ساڵە کە دێهات باری کرد حکوومەتی بەعەز وێزایەوە بینیمان وڵاقەکانیان بارکردن بردیان حکوومەت بردی دوایەوە لە 97 سەندمان و چەندانەیەکمان سەند چەندانەیە کەم چەندانەکە وردە زیایی کردی خۆی لە ناو خۆیان لەم شاخات و ئەیبینی ئەلەوەڕێ و ئەگەر ئاوی نەبوویە لەم بەحراوەخوا لە ناو خۆیان زیایی کردە وردە زیایی کردە ئەی ساتێ چوون بۆ تقریبەن 100 دانە پارەکە تقریبەن 25 ئەسم بۆسی ئەسمان لێ فرۆشتن ئەسپی عەرەبی ئەغڵبیان عەرەبین بەس ئێمە فێهینمان نەکردوون فێری سواری ئەمانە ئەبێ بیۆی تەعلیمی دەی یعنی بیۆی بۆ لە کابرایە پارەی بیتێ یەکەکە فێریان کە ئێمە وەنی ئێمە مەسەن تۆ ئەسپێکە سێنی حسابی ئەوە بۆ ئەکرێ کە تۆ ئەیدەی بە کابرایە فێری سواریەکات ئەوە بۆ داشکێنیە ئەینا ئیتر ئێمە وەکو سواری هەر شەدنکردەکەمانەیە سواری لە ماڵە ئەمانە هەروە لەم جوڵن یەکیان هەر کەسێک گەرەکوێی خۆمان ئەچین دانەیەکیان ێرین ئەیدەن بە پیاوێ مانیەک
فێری سواری ئەکات و ئێمە ئەسپەکان گرتنیان هەر بەو شێوەیە هەرچی وەختێ بمانەوێت لە ئەشکەوتێکی ئەوە مشکەوتا تۆی بینی ماینی فەقیرەکەی نەتەکیان لە ئەشکەوتەکە بە ماینە فەقیرەکەەوە ئەوەی بمانەوێ بەریەکگیرێ بە فەقیرەکەەوە حەپ لە هەڵەکە نەملی گەنجەکان حەپ لە خەنە ملی وەستان باینە فەقیرەکەیان گرن دوایی بەو شێوە بە ناڕەحەتی هێرن لە ماڵەوە فێری سواریانەکەن کە فێری سواری کردن ئیتر تو ئارۆزەی خۆتەینە ئەیسە هاتیانە زۆر جار شەڕ ئەکەن دوو یەکتری هەڵە دێر تەلەفیاتیشان زۆرە تەگەیشتی بەس ئیتر ئیساتێ خۆیان وەکو سپاس بەخۆ پێویستیان بەیژی ئەرکیان نییە ئەوەڵیەکەی کە هێناومانە ماینی عەرەبووە هێناومان دوایە وردە کە زیایی کردووە کوردیشی تێکەوتووە ئەم جارە ئیسا ئەسبیشیان هاتیە ئەسبەکان نرخی گرانە و بەقەوەتە وەکو ماینەکان نییە ماین بۆ زاوزەیە بەس ئەسبەکان بۆ حدودە خەڵک فێری سواریەکە و باری پێوات ئەسب بەقەوەتە ئەسب جیاوازە لەگەڵ ماینە هێسر جیاوازە پەرژین بێت تێگەیشتی ئەوانە بۆ باریە بەس ماین بۆ سکوزایە هەر لەم شاخان بە درێژایی ساڵ لەم شاخان خۆیان زاوزێ ئەەکەن ئەلەوەڕێن و ئەژین لەم شاخە هیچ ئەرکێکیان نییە هیچ ئەرکێکیان نییە و مشکلەیەکیشان نییە و ئیزاتر حالیان زیای لە 15 دانیان زاڵ یعنی 15 بەچیان ناوبڕ هی خۆمان و هی بنەماڵەکەی خۆمان ئەغڵەبە هی کاکەمە ئەو برامانە کە شەید بووە ئیتر ئەمە هیچ ئەوەی تیان نییە بڵێ بەخوا ئەگەر بیفرۆشی فرۆشتنەکەی جیاوازە لەگەڵ سیحری ترات باسی دەفتەر و دوو دەفتەر و ئەوە نییە کاکە لەیلە ئەمانەوە نیە ئەمە بیفرۆشی وەکو ئەرزم کردی بیفرۆشی سیحرێکی مناسبەکات کەورە پێگەێنێ فێریەکە کە فێری کرد پارەکە وەک ئەوانە وایە کە ئیساتێ 6 دەفتەر و 10 دەفتەر وانە بەس ئێمە فێر نەکرا هی ئەمە شوێن ئەم جۆڵە لە شوێنی پاکە لەوەڕێ ئەمجار لە سەرمای شاقەت سەرمای نابێت لە گەرمایشە دایمە لە شوێنی سەهە ناخەوێ لە سێوەرە ماین ساقە نەخۆش ناکەی بڕاتی لە بەحەیاتی مەگەر نازانم لە 100 ساڵا دەردەبێت نەخۆشی مای نییە نەوەڵا هەموو یەژی ماسیە دوای ئەیبین هەموو یەژی ماسی ماینەکە فەرقی زۆرە لەگەڵ شوێنی ترا بەس هەموو شوێنم شوێنە ئیدارە ناکەیسەوە پاشاڕەیە ئیدارە ناکە ئەوە شاخی بریکە ئیدارە ناکە ئیدا چواردەوری ئاوە چواردەوری ئاوە و شوێنی خۆمانە لەبەرەوە ڕێگەی نییە ڕێی کەسێکی بەسەرەوە نییە پیاوێکی ئەو جەنابتانەوێ بێن ڕێی کەسی وەسەرەوە نییە سادەیە ینی بۆ میوانێ سێ بێ نایتر ڕێی کەسی وەسەرەوە نییە هیچ مەترسیەک ئەفم کە هیچ مەترسیەک لێران نێ لای ئێمە لەبەرەوە چواردەوری دەکانی خۆمانە و ئیمڕۆ تەلەفۆن ئەمە یەک بە هەموو کەسێ ناگیرێ بە هەموو کەسێ ناگێت دایمەش ئەم جۆڵە چەکداری خۆمان یا پێوە معدل هاپێەوە ئەرەوە دڵنیابلەوە هیچیان لێ نایە لەوانە بەسەوەکو خۆیان هەڵە دێرن شەڕەکەن زاڵمن شەڕەکەن ئەبینی دوودووکە ئەکەونە خوار ئەرەوەڵ نەوەڵا مەترسیوانە هیچ دەسێن نییە ئەرەوەڵا ئینشاءڵڵا باشە بێ و دوایش تەماشایانەکەین لە خوارەوە دێمیانەوینەوە برای مەردی خوا چایەوەدەوە دەمانەوە زۆر باش ڕۆیشتی باوا دیارە مامکە هەلە دوورەوە ئەمە ڕاستەوخۆ مێکزەمینی ئەم جۆڵە زۆر بەخێر زیاتر بەخێر ئەم جارش بەخێر چۆتە سەریان خواری لێگرتن قەرار هەیە لە خوارەوە هەڵیان گێڕێت بێت و لە لای هینەوە بێ لە بەردەم کوونەکە ئێمە نابینێ چوار پێنج کەسین دوو چوار پێنج کەسین هەر حەزیەکەی خۆمانە دێنە عەرزە خۆمانە وەڵا قەرار هەیە بێتە سەرەوە خۆمان داوەتە عەرزە لە پشتی خوا لەم تۆ گەرەکمان مێنە دەستمە چەمە هات باشە وەڵا چوار پێنج کەسین سێ برادران و سێش خۆمان باش تێ کرد چای تێ کرد تۆ تێکەوەی بەس تۆ بێسە بە سەهێنێرەوە نانی گەرگە بۆچی بۆ سروشتی عازەمانەوەی بۆ چییە چێش قڕن بەس دوازێتە بچێت لە ئارەکە ڕەشێتەوە دەست خۆش باش
بە تەنیا مەڕۆڵە بە هەر هێزەکانمان هەر بەشدار بن لەڵ تاعەت بۆ تەنیا ناگری با کامێرەکە دوامانە دەشانی ئەو کوتەشانەکە لای خوارد نانسە بەس بچوو ئەو 4-5 تار بوون ئۆکێ گەڕاو خوارد بەس ئەگەر چینە و شانە نزیکەوین و لێ یا سواربوونی ئەسب یا ماین یا ئەو ماینە عەسڵانە بەڕاستی وەکو ڕاستیت گەرەک بێت دەرمانە بۆ دڵ وەکو سەحی وەکو تەندروستی تاکی دەکەم سیارە نییە لەم سەردەما کە چەندی پێشکەوتووە سواری ئەوەی سواری وڵاقی بەرزە خۆش بێ ئەگەر سواری وڵاقی بەرزە بکەیت بەڕاستی هیچ لە دڵتان نامێن ئەو کاتێک کە تۆ سواریەکەیت بەڕاستی هیچ لە دڵتان نامێنێ ئەمەە جەو لا خۆشە ئەمەە دڵت خۆشە مرتاح بیت بڕوا بکە مێشک سافەکە هیچ سیارێک لەم سەردەما کە چەندێ جوانە ئەوە تامی ئەوە نادات بەڕاستی سواری وڵاقی بەرزە ئەمەە خۆش دەرمانە بۆ دڵ ئەوەی نیەتی ڕەحمەتی لێ با بەشدار بێت با بەشدار بێت بە سواری ئەگەر بە سوورێکی گوێ بزانە چۆنە ئەی سەلمێنێت ئەو دەرمانی دڵەیانە
دیارە ماینانە ئێمە نزیکەی 80 تا 90 سەروی سەرە بن لەم ناوە لەوەڕێنەوە دوای ئەویشە خۆیان لە ناو خۆیان نازاوزێ ئەەکەن بەس بەداخەوە ساڵانە دیارە بەشێ لەمانە ئەبنە قوربانی تەقەمەنی و مین ئەوش لەسەر ئەم بەحرەیە لە بەشی خوارەوەی ساڵی وایە چەند سەرێکی تیاچێت بە بۆنەوە ئەلغامێکی زۆر لە گوێقەراقی بەحرەکە ماوەتەوەی سەردەمانێکی کۆنەی ناخۆی وەکو منتیقەکە الحەمدوللا منتیقەکە زۆر پاک و تەمیزە و هیچ کێشەیەکی تیانێ دەربارەی ئەلغامێک کە ماوێتەوە بەس مسافەیەکی کەمی نەبێت لە ڕووی بەحرەکەەوە ئەویش بەڕاستی ئەوە زیانەگەینە بەم ئەسپ و ماینانە کە ئێمە هەمانە و دوای ئەویشە بەڕاستی ئەم ئەسپ و ماینانە دیکۆرێکی جوانیان داوە بە گوندەکە و بەم تونەکە ئێمە خاوەنداریەتەکەین و هیوادارم ئینشاءالله ئەگەر لایانی پەیوەندیدار هەبێت چارەسەرێک هەبێت بۆ ئەو مسافە کە ماوەتەوە ئەو ئەلغامانە لەسەر ئەو مسافە بەحرا مسافەیەکی کەمە بتوانن پاکسازیێکی بکەن و هەم بۆ خەڵکو و هەم بۆ ئێمەیشە جێ دڵخۆشیە و سوپاسی جەنابتانەکەم. براگیان وەکو ئەسپەکان و منتیقەی عازەبان و جەوەری عازەبان ئەم ئەسپانە بۆم سروشتی گوندی عازەبانە شتێکی زۆر جوانن بەڕاستی منزەرەیەکن برادرانمان وەکو دکتۆر ئەرقەمە فەرمێ ئەمە سویسراکەی عازەبانە ئەم ئەسپانە کوردی و عەرەبین و بە تایبەتی زۆربیان کوردیەکە هۆکاری چیە لێرە بە قووەترە کوردی قووەتی زیاترە لە شوێنی خۆمانە لە نەخۆشی پارێزراوترە تەحملی زیاترە بەم جەوەڵا بەڵام ئەوەی کە عەسڵە و ڕاستی تەوێت جنسەی هەیە و لە وڵاتان و تێو بە تایبەتی لە ئێران و لە شوێنەکەی تۆ ئەوە بەم جەوەڵە ناشێت هەرچەند کوردیش بێ یا عەرەبی بێ بۆم جەوەڵە ناشێت ئەوەی کە فێری ئەم جەوەڵە نییە ئیلا ئەوە سعرێکی گرانبەهای ئێستا دکتۆر ئەرقەمی کوڕم هەیەتی لە عازەبانە ئینشاڵڵا گەر تەمەەن بێ و گەڕێنەوە ئیبینین ئەوانە سعریان هەم گرانە هەم پێویستیان بە خزمەتی تەواو هەیە لە شۆردنەوە لە ناڵکردنەوە لە تەرتیباتەوە ناتوان بۆم جەوەڵە بە هیچ شێوەی بەرڵاو بکەن بەڵام ئەمانە لێرە سروشتێکی جوانن بەخشوە بە دێکەمان بە گوندەکەمان هەتا بە گوندەکانی دەور پشتیشمان خەڵکێکی زۆر بەڕاستی ببینینیان ئیسراحەتەکە هەم لە ڕوانگەی کەناڵەکەی جەنابتانەوە کەناڵەکانی تیشۆ کە پەیجەکانی تۆ کە بەشداریان کردووە خەڵک زۆر ئیسفادەی لێ کردوون زۆر بابینینیان مرتاحە حەزەکە بەشداری ئەم شوێنە بکات یعنی سەردا لە گوندی عازەبان بە هۆنەی ئەم سروشتە جوانەیوە دیارە ئێمە کە لەم گوندی عازەبانین ئێمە کوڕی ئەم وەتەن و خاکەین هەر لە مناڵیەوە لێرە گەورە بووین و وایە ساڵانێکی زۆر من شخصی خۆمدا بڕاوم لە ئەوروپا بووم بەس هەمیشە ئەم تون و یاڵ و ئەم گوندە خۆشەوی سەر دڵمانە ماوەتەوە ئێسایشە دوای نزیکەی 19 ساڵ من گەڕامەتەوە کوردستان زۆرمەی کاتەکانم لێرە لە خزمەتی باوکمام و لە ناو گوندەکەم دیارە من هەفتانە یا مانگانە چەند ڕۆژجارێک کە بۆ سیحەتی خۆم بێتاقەتی خۆم من ئەو حیوانانی کە باوکم هەیەی لەگەڵیاناتیم بێتاقەتی و خۆم بەڕژوڵەکەم لەم تونە بۆ سیحەتی خۆم هەم بۆ جێوی خۆم بەڕاستی دیارە لەگەڵ ئەوە کە من شوانی یەکەم جارجارێک خۆم مەغژوڵەکەم بە هەنێشتەوە یەکێ لەوانەی ئەم جوزەلەیە کە پێمە لە باخەڵمایە بەنەیجە دروستەکەیە شتێکی جوانە و یادگارێکی مناڵیشم لەگەڵ هەیە ئەمە هەموو کاتێم ئەمە دروست ئەەکەم کاتی پێوە خەریکەکەم و جارجارش لێ ئەبەخشم شتێکی جوان و سروشتیە و لەزەت و لەزەتێکی خۆی هەیە بەڕاستی جا من ئەم کۆپلە پێشکەشی جەنابتان یەکەم ئەگەر چی زۆر مەزبوطیش نیم لێ هیوادارم بەدڵتان بێ. پێشکەشە بە ئێوەی ئازیز بە کەناڵی زوومی خۆشەویست العصار جينيش طاقي او تزبوشتي شو كاين او تزبوشتا
دراكنا